دەستان خۆش. اینجا یەک شت خوا دەتوانی بیتە ئێرە بێ زەحمەت؟ یەک مۆزوع هەیە دەمەوێت پێتانی بڵێم. وەرە بێ زەحمەت زیاتر وەرە. مۆزوعەکە زۆر تایبەتە. دەبێت بینی خۆمان بێت. لەبەرەوەی ئێمە لە بەرنامەیەکی تەندروستین، هەر بابەتێک تەندروستی بێت باسی دەکەین. بابەتی تەندروستی پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە، لەبەرەوە دەبێت باسی کەین. بۆ ئەوەی پەیامە تەندروستیەکە بگاتە هەمووی. هیچ بابەتێک لای ئێمە شەرم نییە. بەڵام بێگومان من دەزانم کە بەرنامەی دکتۆر ئاراس خێزان سەیری دەکات. بۆیە بۆ ئەم بابەتەی ئەم تەوەرە پێشنیاز دەکەم کە تەنیا ژن و مرد بەیەکەوە سەیریکەن. بێ زەحمەت منداڵەکان بۆ دەرەوە دەی یەڵا چۆڵیکەن، کچەکانیش کوڕەکانیش بەس ژن و مرد بەیەکەوە بمێننەوە. مەی گۆڕە وتم ئەوان بڕۆنە دەرەوە پیاسێک بکەن، جەوێک وەرگرێن. چکە بابەتەکەمان تایبەتە بابەتێکی هاوژینان، تایبەتە بە هاوژینان. باشە بۆیە تەنیا هاوژینەکان بە دیارمانەوە دانیشن. ئەم بابەتە شکانی چووکە، کۆندامی زاوزەی نێرینە، کێشەیەکی پزیشکی بەربڵاوە. بەڵام لەبەرەوەی لای ئێمە بۆ بە تایبەتی بۆ کەسانی کە زانستی نین، ئەمە بابەتێکی عیبەیە، نە باز دەکرێت نە چارەسەریش دەکرێت و دوایی کەسەکە تووشی کێشەی گەورە دەبێت لە داهاتوویدا لە بابەتێکی زۆر گرنگی ژیانی خۆی، لە بوارێکی زۆر گرنگی ژیانی خۆی. وانە ئەمڕۆ خۆشبەختانە ئامادەبوانی بەرنامەکە بەشی زانستی گشتین، بۆیە بەیەکەوە دانیشتون و گوێ لە بابەتەکەش دەگرن. بۆ کەسانی کە زانستین ئەمە ئاساییە. اینجا میوانێکیشم هەیە لێرە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە. دکتۆر یادگار عەبدولجەبار، پزیشکی پسپۆڕی گورچیلە و میرزەڕۆ لە ستۆدیۆ لەگەڵم دکتۆریان زۆر بەخێر بێ. دەست خۆش بێ. زۆر سپاس. شکانی چووک هەیە. مادام هەمومان قەنەعەتمان هاتووە کە دڵ ئەشکێ، کەواتە ئاسانە قەنەعەتمان بۆ بێ کە چووکیش ئەشکێ. باشە. بێگومان هەیە. چۆن دەشکێ هۆکارەکانی چین؟ بۆی تێبگەین کە چۆن ئەشکێ هۆکارەکانی چین، باشترە یەکەم جار تێبگەین کە توێکاری چووک چۆنە. باش. بۆی لە بیرۆکەکە تێبگەین. بێگومان کاڵین شکان زۆرجە خەڵک فکری بۆ ئێسکە چێ، بەڵام ئەو بابەتە هیچ پەیوەندی بە ئێسکەوە نییە. چووک خۆی ئەگەر لەم مۆدێلە تەماشای بکەین، لە ژوورەوە لە بن پێست لە سێ بۆڕی پێکاتوە، دوو بۆڕی لەسەرەوەیە، بۆڕیەک لە خوارەوە. بۆڕی خوارەوە پەیوەندی بە میزەوەیە، لەبەرەوەی لە پشتەوە ئەو بۆڕیە بەستراوەتەوە بە میزڵدان، تەنها کاری هاتوچۆکردنی میزە. دوو بۆڕەکەی سەرەوە وەکو دوو بۆڕیوان کە پڕکرابن لە ئەسفەنجێک، گۆشتێکی سفەنجی تێدایە. لە کاتی خاوبوونی چووکە خوێنێکی کەم بە ناوی ئاڕوا، ئەوەندە خوێنە هاتوچۆکاتن کە تەنها بەس بۆی ئۆکسجین و خواردن بداتەوە گۆشتە و گۆشتە نەمرێ. باشە. بەڵام لە کاتی ڕقبوونی چووکە کە یاعازە جنسیەکە دێتن لە مێشکەوە، خوێن ڕێژەکەی زۆرە بێ کە دەچێتە ناو ئەو دوو بۆڕیەوە کە پڕن لە ئەسفەنجەکە. کەی ئەشکێ هەرچ کاتێک کە فشارێک هەوڵی چەماندنەوەی چووک بداتن، لە کاتێکە کە ئەو فشارە لە ژوورەوە گەیشتۆتە ئەو ئاستە بەرزە، بۆی هەیە ئەو بەرگە لاستیکەی کە لە دەورێتی لە شوێنێکەوە بدڕێت، لە شوێنێکەوە بریندار بێت. وا ئەکاتن ئەو خوێنی کە لە ژوورەوەیە بە فشارێکی بەرز بێتە دەرەوە و بێتە بن پێستەوە. ئەوە لە ڕووی زانستیەوە پێڵێن شکانی چووک. باشە. ئۆکەی، باست کرد کە دەبێت پاڵنەرێک هەبێت بۆ چەمانەوەی یاشکاندنەوەی. بەڵام ئەمە چۆن ڕوودەدات؟ چین ئەم پاڵنەرانە؟ هۆکارەکە چییە؟ بە شێوەیەکی گشتی دوو پاڵنەری سەرەکی هەیە. یەکێکیان ئەوەیە کە لە کاتی سێکسکردنە بە شێوازێکی ناتەندروست ئەنجام بدرێت، کەوا بکاتن چووک بەر شوێنێک بکەوێت کە شوێنی ئاسایی خۆی نییە کە خوای گەورە بۆیدانەوە. وا ئەکاتن ئەو فشارە بیچەمێنێتەوە کە چەمانەوەکە ڕوویدا، بۆی هەیە ئەو تەقینە دروست بێتن. کە ئەو تەقینە بۆی هەیە لە یەک لە بۆڕێکان بێ، بۆی هەیە لە هەردوو بۆڕێکە بێ، بۆی هەیە درێژ بێتەوە بۆڕی میزشی لەگەڵی بریندار کاتن. باش. ئەوە هۆکارێکە کە بە شێوەیەکی گشتی لە جیهانە ئەڵێن ئەمیان باوترە. بەڵام هۆکاری دووەمیان کە بەڕاستی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆر باوە، کە بەیانی هەر وەکو زانیاریەک ئەگەر لە گۆگڵە ئێستا هەر بە کوردی بنووسی تەقاندن،
لە گۆگڵا بە کوردی بنووسی تەقاندن بەڵام بە پیتی بە فۆنتی کوردی بە فۆنتی بەڵێن بە پیتی ئینگلیزی ئۆکەی بنووسە تەقاندن کە بۆت پێناسە ئەکاتن حتا ئەگەر سایتە تەندروستی جیهانەکانش بکەیتەوە وەکو کلیڤلاند بۆ نمونە کە زانکۆیەکی زۆر بەناوبانگە کە لە بواری تەندروستیە زۆر پێشکەوتووە بۆت پێناسە ئەکاتن کە ئەڵێ ئەوە ڕێگەیەکە هۆکارێکە بۆ شکاندنی چووک کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەڵکێک ئەنجامی ئەدەن بۆ لە کاتی ڕقبوونی چووکە هەوڵەدەن چووک بچێمێنەوە بۆ ئەوەی دەنگێک دروستکاتن تەقەیە دروستکاتن چۆن خەڵکەیە پێی خۆشە پەنجەی بتەقێنێ دەنگێ دروستەکە هەمان شت لە چووکە هەمان هەر ئاوا بۆ خۆشی هەیە بۆ خۆشیوە ئەکات هەیە کە لێ پرسیین بۆ وات کرد دەڵێ دکتۆر وەکو چێژ بەخشینێک پێم خۆش بیکەم هەشە نا ئەڵێ دکتۆر لە شوێنێکا بووم ڕقبوونی چووکم دروست بوو شوێنەکەم پێ گونجاو نەبوو وەکو هەوڵێک بۆ ئەوەی چووکم خاو بێتەوە وام کردووە باشە ئەم تەقاندنە لە سەرچاوەکان ئاماژەی پێدراوە کە هی ڕۆژهەڵاتی نێوەڕاستە گیان تایبەتە بە کورد بۆ خۆی ئەگەر ویکیپیدیاش بکەیتەوە لە ویکیپیدیا نووسراوە this is a Kurdish word ئەلێمە وشەیەکی کوردیە باشە کە بەکاردێ بۆ چەمانەوەی چووک بۆ ئەوەی لە کوردستان هەیە لە کوردستانە بەڵێ هەیە بەداخەوە ئەسڵەن ریسێرچی زۆر گەورە کراوە کە سەرچاوە جیهانەکان پشتی پێ ئەبەستن بۆ نمونە یەک لە ناوچەکانی کوردستانی گەورە با بڵێن ئەگەر ناوی شوێنێک بە تایبەتی نەهێنین یەک پزیشک خلالی 18 ساڵی خیبرەی عمری خۆی 352 نەخۆشی تەشخیص کردووە کە شکانی چووکیان هەیە لەو 352 زیاتر لە 260یان بەهۆی تەقاندنەوە بووە باش ڕوونە ئێستا هۆکارەکان دەزانین بۆ ئەوەی کەسێک خۆی پارێزە لە توشبوون بەمە پێویستە هۆکارەکان خۆی لە هۆکارەکان بێگومان کەسێک چۆن هەستی پێ دەکات یەک گوێ لە دەنگێکی تەقەکە ئەبێت یعنی وەکو تەقاندنی پەنجەوایە دەنگی زۆر نزیکە لەوەوە دوو یەکسەر هەست بە ئازارێکی تون ئەکا لە چووکی سێ یەکسەر خاوبوونەوە ڕووەدا لە چووک چوار دەست پێ ئەکاتن چووک ڕەنگی مەیلەوشین بۆ ڕەشە بێ کە زیاتر بە حتا لە زانستی پزیشکی شاپێ لە ڕەنگی باینجانی وەکو باینجانی لێدێ کە ئەو شتانی هەست پێ کرد ڕاستەوخۆ ئەو کەسە دەبێ سەردانی نەخۆشخانەی فریاکەوتنەکان بکات بەڵام کە ڕوویدا دەبێت بڕاتە نەخۆشخانە عیب نییە هیچ عیبەتیانە باشە ئەڕاتە نەخۆشخانەی فریاکەوتنەکان دکتۆرێک ئەوەی کە لەوەیە لە کاتی کار و فەرمانی خۆیەتی ئەیبینێ بێگومان ئەوە ئەزانێ وەکو تەشخیص وەکو نەخۆشی ئەوە چییە چکە شتێکە کە وەک چۆنەڵی دۆزینەوەی زۆر ئەستەم نییە زۆر بە ئاسانی هەر دکتۆرێک کە ئەیبینێ ئەزانێ ئەو حاڵەتە چییە پەیوەندی بە پزیشکی پسپۆڕەکات و پزیشکی پسپۆر دێ بۆ چارەسەرکردنی ئەو بابەتە چارەسەری هەیە کەواتە شکانی چووک چارەسەری هەیە باشترین چارەسەر شوێ کە نەشتەرگەری بۆ بکرێ بۆی ئەو شوێنە دڕانە چاک بکرێتەوە ئەگەر بۆڕی میزیشی لەگەڵی دڕابێ ئەوش بە هەمان شێوە چاکەکرێتەوە و انشاءالله بەبێ کێشتەوە بێت ئەگەر چارەسەر نەکرێت کەسەکە شەرم بکە بڕواتە لای پزیشک باسی بابەتەکە بکات دوای چی ڕووتە بەڵێ باوترین ئەو ئەتوانین بڵێن ئەو ماکانی کە دروستە بێ ئەگەر چارەسەر نەکرا یەک بۆی هەیە لە داهاتووە تووشی لاوازی سێکسی ببێ بۆی هەیە تووشی دروستبوونی پەڵەی ڕیشاڵی بێ فایبرۆتیک پڵەک وەکو گرەیەکی ڕق دروستە بێ لەو شوێنە بۆی هەیە تووشی خواردبوونەوەی چووک ببێ بۆی هەیە تووشی هەوکردون و دروستبوونەوەی قونێر لە ناوچەی ئەو شوێنی کە دڕاوە ئەو کێشانی بۆ دروست ببێتن بە ئەنجامدانی نەشتەرگەریەکە ناڵێن ئەم شتانە ئەبێ بە سفر بەڵام زۆر کەمە بێتەوە وەکەوەیە کە هەر لێگەڕی ببێت چارەسەر باشە ماوەی چەند پێویست دەکا ئەو کەسە سێکس نەکات بەلایانی کەم 4 بۆ 6 هەفتە 4 بۆ 6 هەفتە پاش نەشتەرگەری باش ڕوونە بیرتانی دەخەمەوە کە ئەم بابەتانە عیب نین عیب ئەوەیە کە شتێکی تەندروستی و پزیشکی زانست باسی کرد بێت بەڵام تۆ بڵێ لەبەر فلان سەبەب و فلان سەبەب نابێ باس بکرێت و خۆت تووشی بیت و دوایی نەشتیت بۆ پزیشک و نەشزانی چۆن پێشگیری دەکەی لە ڕوودانی ئەوە عیبە نەک باسکردنی بابەتێکی زانستی پزیشکی باشە هیچ بابەتێکی پزیشکی عیب نییە من زۆر سپاسی دکتۆر یادگار عەبدولجەبار دەکەم کە ئەمڕۆ بەرنامەکەی فرە ڕەنگتر کرد سلێمانیمان هەبوو مێردینمان هەبوو کەرکووکیشمان هەبوو زۆر سپاس بۆ ئامادەبوونت دەست خۆش بێ هەروەها زۆر سپاس بۆ بەشداربوانی ئەمڕۆی بەرنامە کە ئەم گەنجە قشت و قۆز و جوانانە بوون لە زانکۆشتۆرانەوە هات بوون لە فەکەڵتی زانستی
گشتی فەکەڵتی پەروەردە بەشی زانستی گشتی بەشی زانستە گشتیەکان تەواو ئێستا زۆر سپاس بۆ ئامادەبوونیەوە گەنجانەش ماندوو بوون دەستان خۆش بێ سوپاس کە ئاوا گەرم و گوڕ بوون لە سەرەتاوە تا کۆتایی هیوادارم کە ئەم بەرنامەیەش سود بەخش بوو بێت تەندروست بن دەستان خۆش